بڕیاردرا بە یەک ئەزموونەکانی خولی یەکەمی ساڵی خوێندنی 2016-2017 بۆ پۆلە کۆتاکان واتە نیشتمانی وەزاری بۆ قوتابیانی نۆی بنەڕەتی ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 14/6/2017 دەست پێ دەکات و بۆ قوتابیانی دوانزەی ئامادەی ڕۆژی پێنجشەممە 15/6/2017 دەست پێ دەکات و لە هەفتەیەکدا تەنها دوو ئەزمون ئەنجام ئەدرێ. دوو جەژنی ڕەمەزانی پیرۆز کە دەکەوێتە نێوان ئەزموونەکانەوە بۆ دەکرێتە پشووی ڕسمی بۆ قوتابیان. سێ خشتێک ئەزموونەکان لە پێیجی فەرمی بەڕێوەبەرایەتی ڕاگەیاندنی وەزارەت و پێیجی بەڕێوەبەرایەتی گشتەکانی پەروەردەی پارێزگاکان بڵاوەکرێتەوە. وەزارەتی پەروەردە جەخت لەوە کاتەوە و جەختیشی لەوە کردوێتەوە کە کاتی تاقیکردنەوەکان تەوقیتی تاقیکردنەوەکان لە سەرانسەری هەرێمی کوردستانە لە یەککاتابێ بۆیە بەدڵنیاییەوە بۆ پۆلە کۆتاکان پۆلی نۆ و 12 ئیمتحانی وەزاری ئیمتحانی نیشتمانی لە سەرانسەری کوردستانە لە یەککادا ئەدرێ. هیچ جیاوازیەک لە نێوان قوتابیەک لە دووهۆک و قوتابیە لە گەرمیان ناکرێت. ئەمە سەبارەت بە خاڵی یەکەم. سەبارەت بە مەسەلەی کەمکردنەوەی مەنهەج لە ڕاستیە ئێمە بەنسبەت پۆلی دوانزەکانەوە بەتایبەتی ئەوەی کەمە بەسمانە قسەی لەسەرکەین بۆ ئەوەی قوتابی لە زانکۆ وەربژێرێت بۆ ئەوەی لە کۆلیجێکی دیاریکرا وەربژێرێ ئەو مفرەداتی مەنهەجەی کە بۆی دانراوە مەرجە بۆ ئەوەی کە لە کۆلیجێکی دیاریکرا وەربژێرێ. لەبەرەوە کەمکردنەوەی مەنهەج و تێکدانی مەنهەج لە ڕاستیەوە شتێکی هەم نازانستیە هەم لە بەرژەوەندی خودی قوتابیان دانیە.